باکسە پرسیارێکی سەیرت لێ بکەم خۆشە دایکە پارێزگارمێ؟ نه ماحاڵ چۆنی؟ سلام ئەحواڵت کاتۆ چۆنە؟ باشنیە باشی تر؟ ماشەڵڵا و لێ بێ کچێکی کوردەواری جوان مەمنون زۆر سپاس ماشەڵڵا لە خۆت قوربانە بێ تۆ چەندێکە لەکوێ دیار نەبووی لە پڕ لە ئاهەنگی دەرچوونی زانکۆی ئەمریکی دەرکەوتی وەڵا هەر هەبووم هەر لێرەم ڕێکخراوم هەبووە کارمان کردو چالاکیمان هەبووە بەڵام ئیتر نازانم سوودفەیەکە ئەوە زۆر دەنگیاوە ڕاستەکەی هۆکارەکەی چی بێت نازانم باش باکسە پرسیارێکی سەیرت لێ بکەم خۆشە دایکە پارێزگارمێ؟ نه بۆ؟ خۆشە ئێمە شانازی پێواکەین بەڵام ئەگەر وەکو دایکێک ئەو زۆر مەشغوڵە باشە بەڵام ئەمە گلەی نییە من لەوی یەکەم زۆر شانازی پێواکەم لە هەر حاڵەتێکا و پێویستی بە هاوکاری ئێمە بێ هاوکاریەکەین بەزیتر ئەوەیە ها مەشغوڵیشە لەوانەیە کاتی بۆ ئێمە زۆر نەبێت بەڵام ئێمە قەت گلەی لێ ناکەین باش خوێندنەکەت چی بوو چی تەواو کرد؟ بەشی کارگەری کار لەگەڵ یاسا خوێندنەکەی تۆ قورس بوو دایکیشت پارێزگار بوو پەیوەندیەکەتان چۆن بوو؟ وەڵاهی چەند مەشغەڵەت هەبێ دایک و کەس نازانم پەیوەندیان باوەڕ ناکەم دا ببڕێ لە یەکتری هەموو ڕۆژە چەند جارێ تەلەفۆنێ بۆ یەکەکەین ئەگەر تەلەفۆن بۆ نەکا گلەی لێکەم مەڵمەوە ئەمڕۆ نازە هەڵ نەگرتم بۆ تەلەفۆنم بۆ نەکردم زۆر باشە لە خوا بێ ئەروەڵا هەڵیەگری باش وەکو هەر دایک و کچێکی ئاسایی بێکەوە چنە حەفلە و سەیران و بازار و کچانی واتیان لەگەڵ دایکم چن بە بازار ئەروەڵا بێگومان باش لەم دوایە کە دەرکەوتی بەڵێ خەڵک زۆر قسەی لەسەر ئەوە کرد لە کارکتەری دێزنیە چی یا لە زۆزانە چی و گۆرانی بێژەی کە ئای دروستی کردوامێ پیشانی بەم بینی و تەوانیە ببینی بێتێ بینیمە ئەها بەس بە جدی لەوە چیوانە هەستەکەم قژەکەیە شتێکی ئاسی کردو هەستێکی چۆن بوو؟ وڵا پێم خۆشە بەلاشمەوە سەیرە بەس ینی من هەر ئاوا خۆم بلا طبیعی بوو بەلامەوە سیر نەبووە بەس کە ئیتر ئێستا ئاوا زۆر کارکتەریشم بۆ نێرن ما خۆڕاستی شەکەن دڵە پێ خۆشەکە لەوانە چی؟ ئەی بۆنە جوانن هەستەکەی خۆ زیاتر لە چی یابینیتەوە گەر ببی بە کارکتەرێ؟ وڵی نازانم هەر ئەو قژولانی کە خۆیان پێمەڵێ هەمویانە بەدڵە؟ هەمویان چالاکوانی بواری ژینگەی پلانت چییە دەوێت چی بکەیت؟ وڵی ئیشەڵا ئێمە لە بواری ژینگە و پەروەردەی ژینگە شاکارەکەین تا ئێستا چەند کارێکی کردومانە بەڵام لەمە بۆ دووە ئەمانەوێ تەرکیزێکی زۆر بخینە سەر هۆشیاری ژینگەی و پەروەردەی ژینگەی هەر لە ئاستی مناڵەوە بیگرە تاوکو گەورەکانیشمان زۆر باش پێت وایە بتوانن هەنگاوێکی باش بنێن شتێک گۆڕانکاریەک بکەن بێگومان لەوانەیە هەندێک کەس هەبێ بڵێ تەنها بە قسە نابێت یان بە هەنێک کردار نابێت بەڵام شتەکەی وا نبینم پێویستمان بە هەنگاوی بچووک بچووکە بۆ یشتی گەورە پێک بهێنین یعنی ئێمە ئەم چەند ڕۆژە لێرەین بێژگەلەوەی کە ئەو بابەتانی کە بۆ دوکانارەکانمان دابین کردووە خۆمان و ڤۆڵنتیرەکانمان بە بەردەوامی لەگەڵ دوکانارەکان لەگەڵ سەردانیکەران قسە ئەەکەین تکای پاکوتەمیزی شوێنەکە ڕابگرن ئەم شوێنە جوانەمان هەیە بۆ هەنێک خۆڵ و خاشاک ناشنی بکات و هەم ئێوە کەشەکەتان جوانە بکە کە ڕەسمگردەکەتان جوان نابێت تا چەند هاوکارتانن خەڵک لەخوا بەزیابێت زۆر باشە ئەتوانێ باشتر ببێت بەڵام زۆر باشە لەخوا بەزیابێت باش بەدەر لە ژینگە هەستەکەی لە چ بوارێک کا خۆتە بینیتەوە یا حەزەکەی لە چ بوارێکی دیکەدا کار بکەین؟ وڵایی لێ ئێستا زۆر مرتاحم بەم بوارێ کاری تیاکەم لەوانەیە بۆ مدێکەر لەمە بمێنەوە ئەگەر قەرار بێ بیگۆڕی ئەو قەرار بنێەوە هێشتا قەرار نەوەڵا بیرم لێ نەکردووە باش جابە باسی فستیڤالێک هێنارت لەگەڵ بکەم لە دوێنێەوە لێری وەزای لەگەڵ هەنارا چۆنە؟ بارەکەی نەم خواردووە تا ئێستا؟ هەنارەکەم با یەک دوو دەنگم خوا بێت بە ئیسراحەتدا نەنیشتم بخۆم بخوا دوکانەکان هەر نەگەڕام شت بخۆم دوێنانمان نەخوار هەر لەبەر ئیشکردن؟ ئەڕۆڵا لەبەر خۆڵەش ساغ بڕیارداوە ئەمڕۆ چی بخۆی؟ لا ئەگەر مەجا هەبێ هەنارە خوێن ئینشەڵڵا هەنار و شەربەتی هەنار جا بۆ نای من ئاوا هەنارێکت بە بۆ بکڕەوە شەربەتی هێنارەکەم خواردوێنێ ماشەڵڵا زۆر خۆش بوو دێ بچین داواتێک هێنارە بکەم حەزەکەی باش یاڵا با بڕۆین داواتێک هێناری بکەم بیبم بۆ کوێ هێناری بۆ من داوەتی تۆکەم نا کاکە فەرقی نییە مویمەوەی هەنار بخۆین سڵاوتان لەبێ سەلام کاتە ئەو خاتونە جوانە مێناوە داوەتی منە هەنارێکی تایبەتمان بنە بەدڵی خۆ تا ماڵەگریێڵێکە بەدڵی خۆشت بادانێ ئەو لە هەڵە بجەیە من هاتوومەتەوە بۆ لای ئەو هێشتا هەناری نەخواردە بێکەوە بیخۆین تامیکەین ئەمە هەناری ساڵەخانیە؟
شو نەزانم فێر بووم لە ئێستان وانە تایبەتە زۆر خۆشە دەخوا ئافرەتە بێ دەست خۆش زۆر مادوم کردی دەستەکان خۆش بێ ئەزانم کار زۆرە باز زیاتر لە کاتت نەگرم زۆر دەستەکان خۆش بێ هەنارەکەت خۆ تا یەکەم